هیچ زانێرێکی نوێ نییە لەسەر ئەو ڕووداوە؟ شان سلااو لە بێەوە دیارە تا ئێستا هیچ زانێرێکی نوێ نیە وەکەوەی کە بەڕێبەری نێشتی تاوان لە پۆلیسی کەرکووک بێنارتی ڕاگەاند تەنها ئەوەیە کە لیژنەیەکیان پێکهێناوە تا ئێستا لیژنەکە نەگەشتە هیچ ئەنجامێک. دەربارەی ئەوەی کە کوتلەی عەرەبی بایکۆتی کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی کرد لە ئەساسە کۆبنەوەکی ئەمڕۆ هیچ پەیوەندیەکی بە کوشتنی سەرۆکی دادگای حەویجەوە نەبووە، بەڵکو لەسەر گرانی نرخی غاز بوو کۆبنەوەی ئەم هەفتەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بەڵام لیژنەی عەرەبی بڕیاریاندا لەم کۆبنەوەوە تا لەم هەفتەیەوە تا چەند کۆبنەوەیەکی تری داهاتوو و بایکۆتی کۆبنەکانەکەن و ناچنە کۆبنەوەکانەوە تا ئەو کاتێک کە سەرۆکی لیژنەی ئەمریکا پارێزگاری کەرکووکە دەرئەنجامێک یاخود ئەنجامی ئەوە دەستنیشانەکە یاخود ئاشکراکە کە کێ بوونە لە پشتی کوشتنی سەرۆکی دادگای حەویجەوە. وا دیارە شوان سەرۆکی دادگای حەویجە بە پێ زانیارانی کە لەژێر دەستی مێ پێشووتر هەڕەشەی لەسەر بووە، چونکە چەکدارانی داعش لە قەزای حەویجە کاتێک کە سەرەتا قەزای حەویجە کۆنتڕۆڵ کردوێتەوە داوایان لێ کردووە کە بەیعەتیان پێ بدات، بەڵام سەرۆکی دادگای حەویجە بەیعەتی پیان نەداوە و هەڵهاتووە بۆ کەرکووک و ماوەی نزیکەی ساڵێکە بێ لە کەرکووک نیشتە جێ بووە. بەڵام وە دیارە ئەمڕۆ کاتژمێر 8 بەرەبەیان لەلایەن چەند چەکدارێکەوە کە ئەوترێ ژماریان 4 چەکدارە لە گەڕەکی یاخود لە شەقامی خودس تەقیان لێ کردووە. دەست بەجێ سێ پاسەوانەکەی کە بەنەوتۆ کوردن گیانیان لەدەستدا، بەڵام خۆی دوای ئەوەی کە ئەگوێزرێتەوە بۆ نەخۆشخانەی ئازادی لە شاری کەرکووک لەوێ گیان لەدەستدا و وەکو سەرچاوەکانی لە سەرچاوە تەندروستەکان ئاماژی پێکەن گولەیەکی زۆر بە جەستەی سەرۆکی دادگای حەویجەوە بووە و بەشێکی زۆر لەو گولانی کە بە جەستەی بووە بەرسەری کەوتون، بۆیە برینەکەی سەخت بووە لە کاتی گواستنەوەشی تا گەشتە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. دەربارەی ئەوەی کە بۆچی تا ئێستا هیچ سەرەداوێک نییە، چونکە کوتلەی عەرەبی دوای ئەوەی کە کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان بایکۆت کرد کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا. لە کۆنفرانسەکە سەرۆکی لیژنەی عەرەبی سەرۆکی کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەی ڕاگەاند کە ژمارەیەک ماڵی بەرپرس و ژمارەیەک دەستگا لەو شەقامە هەن کاتێک کە سەرۆکی دادگای حەویجەی لە کوژراوە و ئەکرا ئەم پۆلیسان یاخود ئەو پاسەوانانی کە لەوێن ڕووداوەکەیان ببینیە و بۆیان ئاشکرا بۆیە کە ئەمانی تەقیان لێ کردووە کێن و چ ئۆتۆمبیلێکیان پێ بووە ژماری ئۆتۆمبیلە چی بووە. ئێمە کاتێکە ڕۆژینە سەر ڕووداوەکە ئۆتۆمبیلەکە تا چەند خولەکێک بەر لێساژ لە شوێنی ڕووداوەکە بوو، ئۆتۆمبیلەکەمان تەسویر کرد و ئەوەی کە هەبوو ژمارەی پاسەوان لەوێ بوون کە پاسەوانی چەند بەرپرسێک بوون ئەوان بەمێن ڕاگەاند کە کەسیان نەدیوە، تەنها ئەوە نەبووە کە گوێیان لە تەقەکان بووە. ئەوانیش کاتێک هاتوونەتە سەر ڕووداوەکە سەیریان کردووە کە سەرۆکی دادگای حەویجە کوژراوە و ڕەوانەی نەخۆشخانەیان کردووە. بڵێ ڕۆکان جیاواز لە ڕووداوەکە ئاماژەت بۆدا کە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تایبەت بوو بە گرانی نرخی غاز لە کەرکووک. چ زانیارێکی نوێ هەیە لەسەر ئەو پرسە بۆ غاز نرخی گران بووە لە کەرکووک؟ بەڵێ ئەوە دیێرە جیاواز لە شارەکانی تر تا ڕادێک لە کەرکووک نرخەکەی هەرزانترە، بەڵام ئەوەی کە کێشە بوو ئەوەیە کە غاز بە شێوەیەکی بەرچاو لە شاری کەرکووک کەم بووەتەوە سەر ڕاوی کە نرخەکەی زیادی کردەوە، بەڵام نرخەکەی بەو شێوەیە نییە، زیاتر گلەیی هاوڵاتیان لەسەر کەمی غاز بوو. ینی چەندە ئەو حکوومەت یاخود لایانی پەیوەندیدار وەکو یان ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دیاری کردووە بە 5,000 هەر بوتڵێکی غاز ئەدا بە ئەوانی کە لە گەڕەکەکان یاخود ئەو وەکیلانی کە لە گەڕەکەکان غاز دەفرۆشن، بەڵام ئەوانەی دەن بە 7 یاخود 7,500 و داوای ئەوەشان کرد کە بکرێ بە 8,000 لە کاتێکدا کە ئەمان ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە 5,000 ئەو غازیان پێ ئەفرۆشێتەوە. بۆیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبنەوەکە بە وەکیلەکانی وت کە ئەکرێ بە 5,000 بدرێ بە هاوڵاتیان نەک 6,000 یاخود 7,000، بەڵام ئەوان وەکو خۆیان دەڵێن ژمارەیەک با بڵین شتیتریان لەسەرەوە پارەی ترە دەن بۆیە بۆیان دەرناهێنێ، بۆیە ناچارن ئەوان کاتێکە بە 5,000 لە حکوومەتی وەرەگرن بە 7,000 یاخود بە 8,000 بە هاوڵاتیانی بفرۆشنەوە. بەڵام وەکو وتم ئەوەی کە زیاتر کێشەی هاوڵاتیان بووە ئەوەی کە ڕخنەکان گەشت بوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوە بوو کە غاز لە کەرکووک کەم بۆتەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەیە کە وەکیلەکان وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گوتی وەکیلەکان غاز نافرۆشنەوە ئەیانوێن نرخەکە زیاد بکەن، بۆیە تا ئێساش ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە نەکەم ئاگادار بووین کۆبنەوەکە بەردەوام بوو و بڕیارە لە دوای کۆبنەوەکە بڕارێک بدرێ و نرخی غاز لە شاری کەرکووک دیاری بکرێ و هەر وەکیلێک ئەگەر بێت و غاز نەفرۆشێ هەوڵ بدا بۆ گرانکردنی غازیان بۆ دروستکردنی ئەزمەی غاز ئەوە سزا بدرێت.
سپاس بۆ ڕۆکان جاف پێیان نێرمان لە کەرکووکەوە.